بینەرانی بەڕێز لە هەرجەیەکەن سڵایمەتان لێبێت ئەم کاتە هەموو کاتێکتان باش بێت خۆشحاڵی لە بەرنمەیەکی نوێی چاویگەلی کوردستاندا بە ئێوەی ئازیز شاد بووینەوە بە یارمەتی هاوکارانم ئەم بەرنمەیەتان پێشکەش دەکەین لە بەرنمەی ئەم ڕۆماندا باز لە بابەتێک دەکەین ئەویش باز لە بێکاری و ڕێژەی بێکاری دەکەین لە نێو خانماندا هەڵبەت بێکاری چ لەسەر ئاستی عێراق چ لەسەر ئاستی هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆر هەیە بەڵام ئێمە زیاتر جەخت دەکەینەوە سەر ڕێژەی بێکاری لە نێو خانماندا و باز لە بربەستەکانی بەردەم کارکردنی خانمان دەکەین بزانین بربەستەکان چین ئەو ڕێگریانە چین کە لە بەردەم خانماندا هەن لە کاتی کارکردنیانە چ لە کاتی کارکردنیاندا چ لەوەی کە هۆکارێکی بۆی کە نەتوانن کاریان دەست بکەوێت یاخود کارێکە بێتە پێشیان نەتوانن کار بکەن. حکومەت هولایانی پەیوەندیدار تا چەند توانیوێتی هاوکاری خانمان بێت بۆی کە بتوانن کاری خۆیان هەبێت یاخود هەلی کاریان بۆ بڕەخسێنێ بۆی کە کار بکەن. ئەمە بابەتی سەرەکی ئەم ڕۆمانتە بێت لەسەر بابەتە گفتوگۆ دەکەین هەڵبەت ڕێژی بێکاری لە نێو هێزی کاردا زۆرە بەڵام ئێمە جەخت دەخینەوە سەر ڕێژەی بێکاری لە نێو خانماندا بە پێی و ئامارانەی کە ساڵانە لەسەر ئاستی عێراق بڵاو دەکرێتەوە کە دواتر بە گرافیک دەیخینە ڕوو باسەوە دەکرێت کە ڕێژەی بێکاری تەنها لە ساڵی 2022دا ڕێژەکە بە لە 130 ڕوو لە بەرزبوونەوە کراوە یاخۆ ڕووی لە بەرزبوونەوە کردووە. ئەمە بابەتی سەرەکی ئەم ڕۆمان دەبێت و گفتوگۆ لەسەر بابەتەکە دەکەین بەڵام سەرەتا بە گرافیک دەست پێ دەکەین پێشەوەی کە من بچمە لای گرافیکەکان با میوانەکانم بناسێنم. میوانی یەکەممان نەزمی موسا کە بەڕێزیان جێگری بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتین بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵی مەجا ئامادەیە کاک نەزمی بەیانیت باش و سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەدا. میوانی دووەممان خاتوو هەوار محەممەد کە بەڕێزیان خاوەنکار و دیزاینەرن کە بە هەواری HL ناسراون خاتوار بەیانیت باش و بەخێر هاتی زۆر سپاس. سەرەتا بە گرافیک دەست پێ دەکەین ئەگەر هاوکارانم ئامادە بن باس لە ڕێژەی بێکاری دەکات لە ناو ژنانی عێراقدا کە دەڵێت ڕێژەکە زیادی کردووە. عەبدول زەهرا هەنداوی کە وتەبێژی وەزارەتی پلاندانانی عێراقە ئەو ئاماژەی بۆ کردووە کە ساڵانە ئامارەکان بڵاو دەکرێتەوە دەڵێت ئەگەر هاوکارانم ئامادە بن گرافیکی دواترمان بنێ لە ساڵی 2022دا ڕێژەی بێکاری لە ناو ژنانی عێراقدا بە ڕێژەی لە 130 زیادی کردووە. کاک نەزمی ئەگەر لە بەڕێستەوە دەست پێ بکەم هەڵبەتم ئامارانە تایبەتە بە عێراق و باز لە عێراق دەکات بەڵام ئەگەر لەسەر ئاستی هەرێم ڕێژی بێکاری لە ناو خانماندا چۆنە لە چه ئاستێکدا ئەگەر ئامارێکی دقیقیشتان لە بەردەستدا نەبێت یاخود بڵاو نەکرابێتەوە ڕەنگە زانیاریتان هەبێت لەسەرەوەی کە ئایا ڕێژەی بێکاری لە نێو خانماندا لە هەرێمی کوردستاندا زۆرە یاخود کەمە. بەیانی ئێوە و بینەرانیش باشتر بە تاکید بابەتی بێکاری یەکە لە بابەتە هەرە حساسەکانی کە حکوومەتی هەرێم ئیشی لەسەرکاتن و طبعا بابەتی بێکاری و بابەتی ڕووپێوەکانی بێکاری دەستەی ئاماری هەرێم لی ئەنجام دەداتن کە ساڵانە جارێک یاخود دوو جار و بۆ ئەم ساڵ بەڕاستی ساڵی 2020 تا ئێستا ئێعلان نەکراوە کە ڕێژەی بێکاری چەندە و چۆنە لە بینی نێر و مێدا هەریەکان تەمان ئەمە دەکرێ و لە داهاتوویەکی نزیکدا لەوانەیە ئامارەکان بخرێنە ڕوو بەڵام بە شێوەیەکی گشتی بابەتی بێکاری بەڕاستی هەیە و لەوانەشە لە ناو چینی خانماندا زیاتر بێتن لەوانەیە لە شوێنێک و شوێنێکی تر جێواز بێتن لە ناوچەیەک و ناوچەیەکی تر ڕێژەکان بگۆڕدرێن لەگەڵ عێراق بەڕاستی ئەگەر بەراوردکەین لەوانەیە وەزعی ئێمە وەکو هەرێم باشتر بێتن و زوریش باشتر بێتن چونکە هەندێک شت هەن بەڕاستی کە ئێمە بە پێش ئەوان کەتین لە هەندێک بواردا لە خەلکی ئێمە بەڕاستی پێشکەتە لەوانەیە دەرفەتەکان زیاتر بڕخسا بن بۆ خەلکی ئێرە لەوانەیە ئەو جوورە بیرکردنەوەی کە پێشترێ هەبووە لە عێراق بە شێوەیەکی گشتی کە خانمان پێویستە پاشتەواوکردنی خوێندن و مەراحلەکانی خوێندن لە کەرتی گشتی ببنە فەرمانبەر تەبان ئەمە بیرکردنەوەیە لە کوونەوە هەیە تاکو ئێستاش لەوانەیە
هەر هەیە بەڵام لە شوێنێک و شوێنێکی تر لەوانەیە جیاواز بێتن بەنسبەت هەرێم لەوانەیە ئێستا و جوورە بیرکردنەوەیە کەمتر بوو بێتن لەوەی کە لە عێراق هەیە لەوانەیە خانمان ئێستا لە هەرێم زیاتر پێگەیشت بن و هات بنە ناو بازاری کاری ئازاد و بازاری کاری تایبەت. بەڵێ باشە کاک نەزمیکە لە سەرەتای قسەکان ئاماژە بۆ داکەوێتە ڕێژەی بێکاری لە نێو خانماندا لە هەرێمی کوردستان ڕەنگە لە شوێنێک بۆ شوێنێکی تر گۆڕانکاری بەسەردا بێت هیچ زانیاریەکت هەیە لەسەر ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا لە کام ناوچە یا لە کام شوێن و لە کام پارێزگای هەرێمی کوردستان ڕێژەی بێکاری لە نێو خانماندا زیاتر لەکوێ کەمترە؟ طبعا بخۆتم باش دەزانن کە ئێستا لە هەرێم لە شوێنێ هەرە دوورەکانی ستەنتەرەکانی شاریشدا لە قەزا هەرە دوورەکانیش پرۆسەی خوێندن بەردەوامە وەکو جاران نییە کە خانەوادەکان ناهێلن کچەکانیان خوێندن تەواو بکەن یاخود مەراحلی خوێندن تەواو بکەن لەوانەیە لە قەزایەکی دووری ستەنتەری شارەکان کۆمەلێکی زۆر ئەتوو خانم هەبێتن کە دەرچووی کولێجە دەرکوی پەیمانگایە دەرچووی مەراحلەکانی خوێندنە بەڵام کەرتی تایبەت وەکو پێویست لەم شوێنە کاران نییە یاخود شوێنی کارکردن وەکو پێویست لەم شوێنە نییە یاخود هەندێک کەلتور هەن لەوێ کە زۆر باو نییە خانم لە شوێنێکی گشتی وەکو کەرتی تایبەت کار بکات بۆیە ئەم شوێنانە بەڕاستی ڕێژەی بێکاریان تێدا زیاتر دەبێتن لەوەی کە لە سنتەری شارێکەیە بۆ نمونە ئێستا ئەگەر قەزایەکی وەکو برین نەک قەڵاتزە وەربگرین قەڵاتزە لەوانەیە کەرتی تایبەت تێدا زۆر کاران نییە بەڵام ئەگەر تەماشا بکەی ساڵانە ڕێژەیەکی زۆری کچ دەرچوە ئەبێتن لە کولێجەکان لە پەیمانگاکان لە مەرحەلەکانی تری خوێندن کەواتە هەلی کار لە کەرتی تایبەت بۆ ئەم کەسانە بۆ ئەم خانمانە بڕێک بە زەحمەتر دەبێت لەوەی کە لە ناو شاری سولەیمانیا یاخود لە ناو شاری هەولێرە. باشە کاک دەستبی دواترە گەڕێم وڵات پێم خۆش بوو کە باسی کەرتی تایبەتت کرد ئاماژەیەک بەوە بین کە ڕۆڵی خانمان لە کەرتی تایبەتدا چۆن بۆ چۆن هەڵاستەنگێنی بەڵام بە بێمە لای خاتوهار بەڕێستان ئەم وەکو خاوەنکارێک ئەم وەکو خانمێکیش هۆکارەکانی بێکاری لە نێو خانمانە بۆچی دەگەڕێنیتەوە تەنها نەبوونی بێکاری عبری نەبوونی کارێکە کاری لەسەر بکەن یاخودەوە تا هۆکاری تریشی هەیە. بەیانیتان باش ڕۆژێکی بێرخێر بۆ هەمووان. من ئەمەوێ بڵێم کاک نەزمی قسێکی جوانی کرد ئەڵێ شوێنێ بۆ شوێنێکی کە ئەگۆڕێ بەڵام لە شتێکی کە هاوڕانیم لەگەڵیا مەرجێ لە خوێندنەکانە هەلی کار هەبێ ئێستا زۆر خانمێ هەر ناو با بڵێ قەڵاتزێ کە باسی کرد ڕەنگە سەدان خانمی تیابێ کاری دەستیەکە و کاری خواردنەکە و یعنی کارەکانی ماڵەوە ئەکا و پرفرۆشیانەکە لە بازاڕەکانە یعنی مردنیە ئیلا لە ڕێگەی خوێندنەوە کار بۆ خانمان پێیابێ خانم هەیە زۆر چالاکە ڕۆژانە کارەکە خواردن دروستەکە ئیشی چنینەکەی خاتە بازارەوە شتی جملاکە خەیاتی ئەکە ئەمانش هەلی کارن پێسی بە خوێندنێکی باش نییە بە خوێندن ڕاستە خوێندن ئەبێ هەبێ زانیاری و ڕۆشن بیربی بەڵام ئەمڕۆ هاتۆتە سەرەوەی دەست و ماندوی خۆت خوێندن هیچت بۆ ناکە باشە ئەخوێنی بۆ نمونە شەهادەت پێچتە شوێنەوە زۆر بگرە 500,000 وەرەگری بەڵام مەگەر خانمێکی چالاک بێ ڕەنگە لە مانگی کامیلیۆنێک بەڵێ ملیۆنێ زیاتر پیاکە یعنی تۆ سەوای لاتۆ خوێندن مناڵم کەس نەخوێنی خوێندن زۆر زەڕورە زۆر وشیاریە بەڵام خوێندن شەهادەیەکە ئەبێ لەولاوە دەینی یعنی هیچ کارێکی پێ ناکرێ خاصەتەن بۆ خانمان یعنی زۆر قورسە تاعینبوونیان زۆر قورسە یعنی با بڵێم چوونیان بۆ ناو هەموو فەرمانگە حکومیەکان بەڵام بەهرەی زۆر جوانیان تایە ئەگەر خێزانیان ڕێیان پێن ئێستا خانم هەیە بەهرەی زۆر لە ئێوەمانان باشترە بەڵام ڕەنگە خێزانەکانیان نێڵن دەرکەون ژێر بەژێر شتەکانیان ئەکەن و ئەیفرۆشنەوە لە بازاڕە لەوانێ بهێن بووە من لەوانێ پرسوڕا بە من بکەن من ئەزانم چەند دەستی کار هەیە بە تایبەتی لە سلێمانیە چونکە من زیاتر لەگەڵ ئەوانە تەعاملم هەیە دروستە بەڵام بەشێکیشیان هەیە خۆیان کار ناکەن یعنی هەلیان بۆ ڕەخسێنی لەوانێ بیدایەت حەسکە ئەو بکە بەڵام زوو ئەکشێتەوە توانە و تەحملی ئەو کارەی نییە یعنی ئێمە لەوانەیە چەندین هەلمان بۆ خانمان ڕەخسان بێ بۆ نمونە با نمونەیەکی بچووکە بۆ پێ بڵێم ئێمە بڕاندێکی گەورەی لەسەر ئاستی کوردستان ڕەنگە هەمووان بزانن تا چ حەدی ئێمە لە ناو کوردستانە هەین لە ئەڵێم دەورەنا ئەڵێم خانمانێکی زۆر وەرئەگرم بۆ چنین و درومان بۆ درومان بە تایبەتی ساڵی 2019 داوای 25 خانمم کرد خەیاتیمان بۆ بکە باشە ئەمە هاوکاریەوانە تۆ من هاوکارێکی زۆرە چکە بەس خۆم ئەزانم ئێمە چی خەڵگێتە لامان و ئیشی درۆبانیانە ئێمە خەیات نین ئێمە دیزاینەرین و زایدەن قماشی تاکوتەنیا تەسمیمەکەین و یێتەوە تەسمیمەکەین
کە بانمکردن وتم بۆی خوان مەصرف نەکەن ئەرک نەکێشن تو هەموو شتە ئیمتیحانێکی ئەوێ چتە هەش دایری ئیمتیحانێک دەکات بزانە کارەکە و تا چرا دێت وتم ئەمە قەتعەیەکەوە ئەمە هێلک ئەمە هەموو بابەتەکانی جلی کوردی هەر 25تان بی بەنە ماڵەوە بهێنەوە لەسەر جلەکان قەرارێن بۆچی ئەم قماشانەمانێ یەکەم خۆیان نەیکڕن دواتر بزانم تا چه حەدە ئیشی دەستی خۆیانەکە قماشی خۆیان بواە باوەڕ پێکراو نەبوو بڕوات هێنەوەجبەی هاتەوە یانزەکەی نەما هەر نەهات نەماندی من دڵم نامن ئەو شوێنەی کە لێم کامێرا هەیە بەڵام ئەمە شتێکی ئافرەتانە نییە کە ئەمەنەکە من چی لێ بکە من ئەمە هەلی کارە بم گونجاندووە ڕەنگە لە نەورۆزا پڕفرۆشترین بازاری هەبوو بێ ڕەنگە بتوانیوە دابینی ژیانی ساڵەکەی بکردایە یعنی زۆر جار هەلی کارەکان خۆیان نیان بەرەو پیری بەڵام لە ئێستا بە خۆشحاڵی و ئەچ دیزاین دەرگای خسۆتە سەر پشت وەکو ئەو هۆکاری ئەوەی کاڵی یانزان هاتنیان یانزان هاتنەوە یانزان نەهاتنەوە لەو یانزەیە کە نەهاتونەتەوە بۆچوونی تۆوا بۆ بۆیان کە تااقەتی کارکردنیان نەبوو یاخود ئەوە تا لە بنەڕەتە خەیات نەبوون یاخود نیان زانیوە بەڵام ترساون لەوەی کە بڵێ دەربکەوێت و بڵێن وڵات دواتر ئیزن بدرێن سێریکە هەر لەوە ئەچوو یعنی چونکە ئێمە زۆر ئاسان کاریەکەین بۆ بابەتەکە هاتبێتن و ڕۆشتونچکەی مەشتێکی وامان وتمانیانە لە لای ئێوە فێر بن ئێمە خەیات نین خەیاتنی پێشەکی پێشیان کەوتین تێمە خەیات نین لەبەر ئێمە خەیات نین ساڵانە هەزاران دەستەجلی کوردی لە HL دیزاینەوە ئەڕوا بۆ دوورین من قماش ئەهێنم استرادی قماشی شەکەم با ئەوان سوودمەند من لەو خەیاتیە بۆ نمونە کە تۆ خانمی لەگەڵ من خەیاتیەکەی من کارتی تۆ ئەوێن بۆ مشتریە ئەڵێم بڕۆ لای خانم ئەلێوە بدورە من ئەو فەرسەت بۆ تۆم دروست کرد بەس ئیتر نازام کە نەیکەن من ناتوانم هیچ بڵێم بەڵام شتێکی کەشمان هەیە ئێمە HL دیزاین دەرگایەکمان خستۆتە سەر پێش ئەلحەمدولێلا 2 میلیۆن فۆلۆورسمان هەیە دەرگایەکمان خستۆ سەر پشت بۆ خانمان تۆ کاری خواردن نەکەی ئەم کاری درومانەکە یشێک کاری بابەتی جوانکاری ئەکا ئەڵێ ئەوانی دەست پێکەکەن بێنن من لایەر من ڕکلامیان بۆ دائنێم بەبێ بەرامبەر چەندین خانم سەدا هاوکاریەک بەبێ هیچ بەرامبەرێک من ڕۆژانە ئەڵێم ئەم خانمە خواردنەکەی باشە فەرمون سەردانی بکەن تێستی بکەن زانج ئەمە کاری من نییە بەڵام هاوکاری بۆ خانمە بەبێ هیچ بەرامبەرێ بۆ خانمانی دەستپێک HL دیزاین ئەم دەرگای لەسەر پشتە ئیتر هاوکاریەکانی ئێمە ئاواهەیە نازام چڕادێک خانمان سوودمەند ئەمەلی درستە باشە جگە لەم خاڵانەی کە پەیوەندی بە خۆتانەوە هەبوو بە شێوەیەکی گشتی بربەستەکانی بەردەم خانمان لە کاتی کارکردنیانە چیتر بە بربەستە زانین چیتر بە ڕێگرە زانی زۆر شت ئەتەیە پێ بگەیت ئەتەوێ بچیتە خزمەتکەی بە هەموو شێوەکان سیرەکەی منافسێکت بۆ دروستەکەن ئەو منافسە لە ئەسڵا وجودی نییە کەسێ بە پشتێوێتی بۆ نمونە من ئیشی تیجارەتی قماشەکەم چۆن ئەیکەم ئەم قماشە سکێچی ئەەکەین ڕسمەکەی ئەەکەین ئەینێرین بۆ وڵاتی لە وڵاتەکان ئەمە دیزایانی منە من دروستم کردو باشە من دروستم کردو تایبەتمەندێکی گەڕێتەوە بەڵێ چەندین تۆپ ئەهێن بە بازارەوە کاتێک ئەزانی خانمێک ئەو مۆهیبەیتیانە کەسێک هەڵەسیە کەسێکی بازرگان هەڵاسی بە پشتیەوە ئەڵێ تۆ ئەمە بکەرە لەبەری خانمی ڕەنگاوکو هەوارت لێبێ ئەمە شت و منافەسی هەواری پێ بکە بۆ نمونە یعنی ئەمە هیچ ئەمە لایەنێکی بازرگانی لایەنەکانی کەژ ناڵن دەرکەوی زۆر جار بۆ نمونە تۆ لەم ستۆدیۆی دانیشتووی باش من ئەمێ سپۆنسەری هەموو گەلی کوردستان بکەم تۆ لەگەڵ خانمێکی کارێکەکەوی تۆ لێرە نایهڵی من بێمە ئێرەوە بۆچی لەوانەیە هەندێک مەساڵحی بینی شخصەکانیش من بەنمونە کاتە علاقاتی شخصی لەم بینیان زۆر جار داڕوخاندنی خانمان بەڵام بە قووەت بی هەر ئەگەی ئێمە 9 ساڵ لە ماڵەوە ئیشمان کرد دوای 9 ساڵەکە بەڵێ خۆم و دوو کچم هەردوو کچەکە محامیشن بۆی ئەڵم شادە زۆر گرنگە محاماتەکەشیانەکەن کارێکەش لەگەڵ منەکەن بەچی بە تەقەڵ جەنێ بە زەنگیانە توانیمان بینای براندی HL دروستکەین ساڵپار کرایەوە یعنی ئەگەر تۆ کۆڵنە دەربی چەند بربەستە بێ لە ژیانە ئیلا ئەگەیتە لوتکە ئەمە زۆر گرنگە یعنی کۆڵنەدان هەمووش زۆر مهمە کۆڵنەدان بەردەوامی کۆڵنەدان باشە کاک نەزمی پێشان ئاماژەت بە ڕۆڵی خانمان کرد لە کەرتی تایبەتە جا پێم خۆشە بەورتر باز لەو ڕۆڵی خانمان بکەی لە کەرتی تایبەتە ئەوان تا چەند جێگا دەستیان دیار بۆ لە کەرتی تایبەتە تا چەند ئارەزوی کەرتی تایبەتەکە هەرچەند لە قسەکان ئاماژەت بەوە داکەوتە لە کۆمەلگای کوردیدا و لە ڕابردووە هەتا ئێستا خانمان زیاتر حەزیان لە دامەزراندن بۆ لە کەرتی گشتیدا کەمتر لە کەرتی تایبەتە بەڵام بۆ ئێستا ڕۆڵی خانمان لە کەرتی تایبەتە چۆنە و چییە؟ طبعا ئەگەر تەماشای مێژووی خۆمان بکەین هەموو کاتێک ئافرەتان یاخود ژنان و خانمان شان بەشانی پیاوان کاریان کردووە لە خێزانەوە تاکو هەموو ئاستەکانی ژیان
و ئێستاش بەڕاستی ئەگەر بەراوردی چەند ساڵ پێش ئێستا بکەی لەوانەیە گۆڕانکاری زۆر گەورە ڕوویدا بێت لەم پرۆسەیە لەوانەیە ئێستا ئەو بیرکردنەوە یاخود ئەو متمانە بوونەی خانممان زیاترە بۆ خۆیان بەڕاستی کە زیاتر بڕواان بەخۆی وەکو خاتووەوە باسی کرد بەڕاستی ئەمە جێڕێزە ئەمە ئێستا ئەگەر تەماشای بازاری کار بکەین جگە لەوەی کە وەختی خۆی کاتی خۆی تەنها خانمان لای کەسانی تر کاریان کردووە وەکو کرێکار یاخود وەکو کارمەند بەڵام ئێستا دەبینی کۆمەلێک خانممان هەیە کە خاوەنکارن و خەڵکی تر لەیان کارە کاتن و خۆی کار بڕێوە بەم بازرگانی ئەکەن ئەمە بەڕاستی هەر هەمووی دەڵالەتە لەسەر ئەوەی کە شێواز و چۆنێتی بیرکردنەوە بوو کارکردن لە ناو بازاری کار لە ناو خانماندا گۆڕانکاری زۆر باشی بەخۆ بینیوە و بەڕاستی شوێنێک نبینی بەڕاستی کەم شوێن هەن کە خانمان لێ نەبینی وەکو کەس تێدا کارەکەن زۆربەی هەرە زۆری شوێنەکانی بازاری کاردا دەبینی کە خانمێک یا خوچەند خانمێکی تێدا کارەکات ئەمە مانە وایە کە شێوازی بیرکردنەوەکە گۆڕاوە و ئێستا خانمان زیاتر ئێستا ئەگە بەراورد لەگەر عێراق بکەین بەڕاستی زەوانەیە زۆر جیاوازیمان هەبێتنە هەر لە ڕۆی خێزانەوە کە چۆن معاملەکە یاخود چۆن ڕێگا پێدانەدا بە خانمەکانیان یاخود بە کچەکانیان کە بێنە ناو بازاری کار چوەکو خاوەنکار چوەکو کرێکار و چوەکو کارمەندی کەرتی تایبەت چ لە ڕۆی ئەوەی کە خۆیان وەکو خانمان بڕوا و متمانەیان زیاتر بەخۆیە و دەتوانن منافسەی بازاری کار بکەن ئەمەش بەڕاستی جێی دڵخۆشیە تەمان بابەتەکە بەڕاستی ئێمە وەکو حکوومەت بۆ ئێمە جیاوازی نییە لە بینی نێرومێ بۆ پرۆسەی کارکردن لە بەڵام لە هەندێک بابەتدا لە هەندێک بواردا بەڕاستی معانات یاخود هەست و توانای خانمان بە هەند ئەگیرایە ئەگەر ئەو پرسیارە بکەم کە ئایا لە ڕووی یاساییەوە بە دیاریکرای لە ڕووی یاساییەوە هیچ جیاوازیەکە کرێ لە نێوان ڕەگەزینێر یاخود لە ڕەگەزیمەیە بۆ منە کارکردنێک بڵێن ئەمە لە ڕووی یاساییەوە تایبەتە بە خانمان یاخود ئەمە لە ڕووی یاساییەوە تایبەتە بە پیاوان؟ نەخێر هیچ جیاوازیەک ناکرێت لە ڕووی کارکردنەوە لە بینی خانمان و لە بینی پیاوان تەنها لە ڕووی پێدانی ئیمتیازات و یاخود مەجاڵی ئەوە زیاتر بوو خانمان بەڕاستی لەک ئەم تەبەن باسی کەرتی تایبەت دەکەم ئەگەر تەماشای یاسای کار بکە یاخود یاشای خانەشین و دەستەبەری کومەڵایەتی بکات لەوانەیە لە هەندێک بواردا زیاتر پشگیری یاخود مافی زیاتر بە خانمان دابێتن لەوەی لە پیاوان دابێت وەکو مەسەرەن ئێستا ئەگەر بۆ نمونە ئێستا ئەگەر کوڕێک لە کەرتی تایبەت ئیشکە بکاتن و واس لە کەرتی تایبەت بینیتن بۆ ئەوەی مستحقاتی خۆی مافەکانی خۆی مادی وەربگرێتەوە پێویستە ساڵێک چاوەڕێ بکاتن بەڵام بۆ کچێک لەوانەیەوە نەبێت کچێک ئەگەر شوو بکاتن ئەمڕۆ واز لە کار ئەێنێتن و بەیانی شو ئاکاتن دوو بەیانی دێت مستحقاتی خۆی وەرەگرێتن ئەمە لە ڕۆی سعاتی ئیشکردنەوە یعنی بۆ خانمان زیاتر خانمانی دووگیان کە مولەتی ئیشکردنیان کاتەکانی ئیشکردنیان سعاتی ئیشکردنیان حتا ئەو ئیشە قورسانەی کە هەیە پێویستە مڕاعات بکرێت بۆ خانمێکی کە ئەوەیە دووجانە لەگەر کەسێکی تری ئاسایی یان کاتەکانی کارکردن و شەوان لە هەندێک شوێنی کە سروشتی کارەکە ئەخوازێتن کە ئافرەتەکە بمێنێتەوەکو نەخۆشخانەکانی کەرتی تایبەت کە پێویست دەکاتن دکتۆرەکان پەرستارەکان بمێننەوە بۆ بەیانی شەوانەوە ئەگەر نە لە شوێنەکانی تر ڕێگە نادرێت ئافرەت بمێنێتەوە تا بەیانی ئەوەش لەبەر چی لەبەر هەم لەبەر توانای و هەم لەبەر ئەو ئیلتیزاماتانەی کە هەیەی لەسەری لە خێزاندا حتا بەنسبەت خانەنشینکردن یعنی مافی خانەنشین بوون لە کەرتی تایبەت 5 ساڵ بینی پیا و ئافرەت دانراوە یعنی پیا و 6 ساڵی تەقاعدە بێ بەڵام ئافرەت لە 55 ساڵی تەقاعدە بێت ئەمە هەموو ئەو ئیمتیازن واتە تەشجیعکردن و هاندانی ئافرەتانن بۆ ئەوەی بێنە ناو پرۆسەی کاردوو ئەم خاڵانی کە هەریەکان ئاماژە پێدا مافە ئیمتیازاتانە ڕەنگە بەڕێنمایی دەرچوو بێ بەڵام ئایا لە واقعە ئەچێتە بواری جێبەجێ و یاخ وەکو خۆی جێبەجێکرێت ئەمە یاسایە یعنی ڕێ پێویستی بە ڕانمایی نیە تەمان ئەمە جێبەجێ ئەمە لە کەرتی تایبەت جێیەکەین
بله بله بەتاکیت ئێمە جێبەجێیەکەین لە کەرتی تایبەت و هەر خاوەنکارێک پێشێلی ئەم مادانە بکاتن یاخود ئەو مافانە بکاتن و ئێمە لە ئاگادار بینەوە تەبان ڕوبەڕووی یاسا ئەبێتەوە و دادگا تعاملی لەگەڵ کاتن وەکو ئەو عقوباتای کە بوو دانراوە بە پێی یاساکە و تەبان شتێکی دیکەش دەبیر نەکەمە هەم لە هەمواری یاسای لە دانانی یاسای کاری هەرێم کە ئێستا لە پەرلەمانی کوردستانە و دوو خوێندنەوەی بوو کراوە ئەم شتانە زۆر بە هەند گیراون یعنی مافی زیاتر بە نەوجەوان و بە ئافرەت دراوە لە ڕووی ئاسانکاری بۆ ئەوەی بێتە ناو بازاری کار و تەبان ئێستا هەمواری یاسای خانەنشینیش کە لە ئەنجومەنی وەزیرانە ئەمش کاری زۆری لەسەر کراوە کە زیاتر ماف درێتن بە ئەو چینانە. بەڵێ کەواتە خانمان دەبێت ئاگاداری ئەو ماف امتیازاتانە بن کە بەڕێستان ئاماژەتان پێدا ئەگەر لە خاڵێک لە خاڵەکانە بۆ شێوێنە بۆتانە سکاڵات تۆمارکەن دروستە؟ بەێ بەتاکیت زۆر باشە. دەستەکانە خۆش بێ کاک نەزمی خاتوەوەر کاک نەزمی لە سەرەتای قسەکانی ئاماژەی بۆدا کەوتی هەر لە کۆمەلگای کوردی ئەمە وایە لە ڕابردوو هەتا ئێستا خانمان زیاتر ئارەزوی ئەوەیان کردووە کە لە کەرتی گشتیان دامەزرێن کەمتر ئارەزوی کەرتی تایبەتیان کردیان کاری سەربەخۆ هۆکاری ئەمە بۆچی گەڕێنیتەوە؟ من لە تەسەورەکەم هیبی ئەو شوێنەکە و بێ ئێستا خەڵک ڕۆشن بێرتر بووە اینجا بابەتی کە باسکەین بە دەر لەم باسانە من هۆکاری جیابوونەوەی ژن و پیا و زیاتر بەوە ئەزانم کە خانمان دەستیان ناغۆتە ئەم کاری ئێستا بڕۆسیکە ڕۆژانە چەند جیابوونەوە هەیە لە سەدا هەشتای مناڵەکانەکەوێتەوە سەر ئافرەتەکان پیاوەکە ینی ئافرەتەکان لە خۆشەویستی مناڵەکانیان حەزانەی مناڵەکان وەرەگرن کە حەزانەی مناڵەکەی وەرگرت مەجبورە دوو کار کاتا بتوانێت مناڵەکەی ژیانی بۆ دابینکە و ژیانی خۆی دابینکە ئەمە سەبەبی ڕئیسیە کە ئێستا بۆچی من سەدان خانون ڕوون پێکەن ئەڵێن مناڵ بەخێوەکەین جابوومەتەوە یعنی ئەمە هۆکاری ڕئیسیە کە خانمان ئێستا سربەخۆ ئیشەکەن و ئیشێکی خۆیان چووکە سیرکەگە تۆ لە شوێنە گشتەکانە ئیشکی مەبلەغێکی کەم دێنێ بەڵام کە ئیشت بۆ خۆت کرد زیاتر جهدەکەی زیاتر ئیشەکەی زیاتر پارە پێیاکەی بەڵام کە ڕەنگە لە پاڵی ئاگەی لە مناڵەکان زۆر ڕاستە زۆر ڕاستە معاشەکە و مەحدودە بەڵام بۆ نمونە ئێستا ئیشی چنینەکە پارچەی زیاترە چنی شەوچن نخۆنیەکە کات زیاتر وەرەگرێ ئیشی خواردنی ماڵانەکە ئەخر ئێستا خانمان فێری ئەو بوون شتێکی زۆر جوانە من دەستخۆشیان لە یەکەم لە ماڵی خوانە خواردنی دلیڤەریەکەن بۆ خەڵک لەوانەیە 5 بە زیاتر بکە زیاتر بفرۆشێ ئەمانە وای لە خانمان کردوت هۆکاری جیابوونەوە زۆر زۆر زۆرە لە ناو کوردستانە بەعام ئەمە سەبەبێکی خاصەتەن سلێمانی من چکە لەناو ئەوانە ئاژیم من ڕۆژانەیە نەلام ئەمە هۆکارە کە خانمان بتوانن بە تایبەت بۆ خۆیان ئیشکەن و ڕوونەکە لە شوێنە گشتەکان ئەو هۆکارە بە ڕئیسی ئەزانم زۆر باشە راپۆرتێکمان ئامادەیە لەسەر بابەتی ڕێژەی بێکاری و لەسەر بێکاری لە نێو خانمانەوە دەستکەوتنی یا بڵێ هەلی کار لە نێو خانماندا با بێ کۆبینەری بین و دواتر ئەگەڕێنەوەلاتە زوحا کچێکی بەڕەگەز عەرەبە و خەڵکی شاری بەغدایە ماوەی 10 ساڵ دەبێت لەگەڵ خێزانەکەی هاتوونەتە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی نیشتەجێبوون. وەک خۆی دەڵێت لە هەرێمی کوردستان بواری کارکردن بۆ ژنان زیاتر ڕەخساوە و ئەویش وەک خانمێک بڕیاری داوە دەست بەکار بکات. لە ماجیدیمۆڵ ئەوە نزیکەی 3 ڕۆژە کار دەکەم. حەزم کرد کە خۆم دروست بکەم و لەسەر پێی خۆم بوەستم. من و دایکم و خوشکەکانم لێرە دەژین. نا من هەز ناکەم جیاوازی هەبێ. کچ ئەگەر پشتی بە خۆی بەست ئەو کاتە هەست بە جیاوازی ناکات لە نێوان کچ و کوڕدا. ما راح تقدر تعتمد على نفسها ولا راح تقدر تكون نفسها بنفسها. خانمان لە هەموو بوارەکانی ژیاندا ڕۆڵێکی گرنگ و بەرچاویان هەیە شان بە شانی پیاوان کار دەکەن سەرەڕای و ئاستەنگیانەی کە دێتە بەردەمیان لە کاتی گەڕان بە دوای کاردا بەڵامە خۆیان دەڵێن هیچ شتێک نابێتە ڕێگری لە بەردەم بەدیهێنانی خەونەکانیاندا. ماوەی 2 ساڵە ئیشەکەم وەڵای ئامۆژگاریم بۆ کچانە بێنە دەرو ئیشکەن هیچ ترسێکی نییە هیچ شتێکی نییە غیرەتی خۆیانەی گرێتەوانە بەتوانە بن و زیرەک هیچ ڕێگریەک نییە کە لە بەردەمیان ئافرەت ئیشی زیاتر دەستەکەی هەتا ڕەگەزی بەرامبەر لەبەری لە ئێستا زیاتر ئیشەکان بەس بۆ ئافرەتن. ئامۆژگاری چێ بۆ کچانێک کە ئەیانەی ئیش بکەن چ ئەستە لە ماڵەوەن بڕیاریان نەیە و بێنە دەرەوە ئیشەکانیان بێنە دەرەوە باشترە هەم بژێ بۆ خۆیان پیاکەن هەم زیاترش حڕ ئەبن هیچ فەرقێکیش نییە لە بینی ئافرەت بۆ پیاو. لە دوای ساڵی 2003ەوە
لە هەرێمی کوردستان ژنان ڕۆڵیان هەبووە لە کایەی سیاسی و کایەی حکومڕانی و زۆربەی بوارەکانی تردا و بەردەوام هەوڵدراوە ژنان بهێنرێتە پێشەوە و پەرە بەتوانە و چالاکیەکانیان بدرێت. مەسەلەی سیقەیە سیقە و متمانە تێگەی یا خاوەنکارەکان لەگەڵ ڕێزمە داوای شتی نابەجیان لێ ئەەکەن باشە و لەگەڵ ئەوەشە بڵێن جاریوە ئیشەکە شیاو نییە بۆ ئەوان گرنگترین بابەت ئەوەیە کە پشت بە خۆت ببەستیت و خۆت دروست بکەیت گوێ بە قسەی کەس مەیە. خانمان دەڵێن سەربەرزانە کار دەکەین و بژێوی ژیانی خۆمان و خێزانەکانمان دابین دەکەین وە جاواش لەو خانمانە دەکەن کە کار ناکەن لە ماڵەکانیان بێنە دەرەوە و بە دوای کاردا بگەڕێن تاوەکو بتوانن لەسەر پێکانی خۆیان بوەستن و بژێوی ژیانی خۆیان و خێزانەکانیان دابین بکەن. ڕاواز حەسەن، گەلی کوردستان، سلێمانی. بەڵێ ئەوەی کە بینیمان لێدوانی خانمان بوو لەسەر کار و لەسەر ڕەخساندنی هەلی کار. کاک نەزمی بگەڕێم وەلای بەڕێزت لە راپۆرتەکەدا چەند خانمەیە قسەیان تێدا کرد یەک دوو خانمیان بیانی بوون یاخود بڵێ عەرەبوون لە دەرەوەی هەرێمی کوردستان هاتبوونە هەرێمی کوردستان و لێرە کاریان دەکرد. وەکو لایانی پەیوەندیدار پێتان وایە هاتنی کەسانی بیانی یاخود دەستی کاری بیانی بۆ هەرێمی کوردستان کاریگەری هەبێت لەسەر هەلی کار و ڕەخساندنی هەلی کار لە ناوخۆی هەرێمی کوردستاندا؟ هەڵبەت ئێمە بابەتەکەمان لەسەر خانمانە ڕەخساندنی هەلی کار بۆ خانمان. بەتاکید هەر هاتنی هەر کەسێکی زیاتر طبعا دەبی لەبیر نەکەین کە پاش شەڕی داعش و ئاوەرەبوونی خەڵکی ناوەڕاستی عێراق بوو هەرێمی کوردستان و هاتنی ئاوەر پەنابەرانی سووری ڕوش ئاوای کوردستان بوو ناو هەرێمی کوردستان لە هەندێک ڕوو بەڕاستی لەوانەیە کاریگەری سلبی هەبوو بێتن لەسەر بواری هەلی کار و دۆزینەوەی هەلی کار و پرۆسەی بێکاری بەڵام لە هەندێک ڕوش لەوانەیە بەڕاستی کاریگەری ئیجابی بوو بیتن لەوەی کە بەڕاستی ئەوان زیاتر تێکەل بوون و لەوانەیە خەڵکی ئێمە لە هەندێک بواردا چاویان لە ئەوان کرد بێتن زیاتر هاتبوونەوە بازاری کار و زیاتر دەستیان بە کارکردن بێتن. بە هەر حاڵ ینی باش و خراپیەکان هەردوو هەیە لە بەعزێکیان بووینە خاوەنکار و لێرە خەڵکی ئێمە کاریان لە لای ئاکاتن و بەعزێکیان بەڕاستی بەتایبەتی بابەتی دلێڤەری و بابەتی کارکردن لە ماڵ و ئەوانە بەڕاستی زیاتر فکرەکە لە لای ئەوانەوە لە لای ڕوش ئاوایەکانەوە پەیدا بوو کە ئێستا زۆکو خاتو هەوا باسی کرد کە خەکێکی زۆر ئێستا لە ماڵەوە کاری ئەکاتن و هەر کاری دەستی و هەم کاری خواردن و شتیواش ئەکاتن و بە دلێڤەری و بەگەیاندن دەگەینێتە شارەکانی تر و ئەو یاخود ئەو شوێنانە کە پێویستیان پێ دەبێتن و داوایەکەن. ئەمە بەڕاستی هەندێک لە هەندێک ڕۆوە ئیجابیە و لە هندێک ڕوشەوە سلبیە. بەڵام لە راپۆرتەکەدا زۆربەی هەرە زۆری کچەکان باسییان کرد کە بابەتێکی زۆر گرنگ باسکرا بابەتی متمانەبوون بە خۆیە. بەڵێ فعلا متمانەبوون بەخۆ ئەوە ئەساسی ئیشکردنە کە دەتوانن هەر کەسێک متمانەی بەخۆ بێت دەتوانێتن بەردەوام بێتن و ئەگەر خوا نەخواستە لە سەرەتادا زۆر سەرکەوتوش نەبوو بەڵام دڵنیام لەوەی کە بەردەوام بوون و متمانە بەخۆ بوون وا دەکاتن کە کەسەکان سەرکەوتوو بن و بەڕاستیش ئێمە نەک تەنها پشگیری ئەوەکەین وەکو حکوومەت کە خانمان لای خاوەنکارەکانیشکەن بەڵکو ئێمە بەڕاستی پشگیری لەوەکەن کە خانمان خۆیان پرۆسەی خاوەنکاری و پرۆسەی بەڕێوەبردننی شوێنی کارکردن و پرۆژە و ئەوە بەدەست بگرنە. باشە کاک نەزمی هەڵبەت کارەکانی حکوومەت بۆ هێزی کار ڕەنگە چاوەڕوانەکانی هێزی کار و بە دیاریکراوی خانمان کێمە باسی لێوەکەین زیاتر چاوەڕوانی دامەزراندن و کردنەوەی دەرگای دامەزراندن بێ بەڕووی دەستی کار و بەڕووی هێزی کاردا. بەڵام حکوومەت بۆ خۆی چ کار ئاسانیەکی کردو بۆ ڕەخساندنی هەلی کار جگە لە دامەزراندن لە بابەتەکانی ترا لە پێدانی قەرزا لە پێدانی قەرز بۆ پرۆژەی بچووک لەم بابەتانەیە چ کار ئاسانی و چ هاوکاریەکی هێزی کاری کردووە و بە دیاریکراوی خانمان؟ طبعا لە پرۆستەی قەرزی بچووک کە ساڵانێک بەردەوام بوو ئێستاش وا خەریکە دەکەوێتەوە بواری جێبەجێکردن و دەست پێ دەکاتەوە.
ئەوانەی کە طبعا پرۆسەکە بەپێی چەند مەرحەلەیەکدا تێپەڕایبێتن ئەو کەسێک کە بیاوێتن ببێتە خاوەنکار و پرۆژەیەکی بچووک ئەنجام بداتن و دیڕاستەی جەدوای پرۆژەکە و ئەو بابەتانە و خەڵکێکی زۆریش طبعا پێشکەش ئەکاتن بۆ ئەم بابەتە ئەوەی کە ئیسیسنا کرا لە کێبرکە یاخود لە منافستە و لە چاوەڕوانی زۆردا کە نەمێنێتەوە ئەو خانمانە بوون کە خاوەن خێزانن بەڵام بێسەرپەرشتن ئەوانە لە ڕکابەری یاخود لە چاوەڕوانی ئیسیسنا کران کە ڕاستەوخۆ ئەوانە ئاسانکاریان بۆ بکرێتن و بتوانێتن سودمان ببن لەوانەی من بەستم ئەو خانمانن کە جیابوونەوە یاخود بە هەر شێوەیەک لە شێوەکان سەرپەرشتیان نەماوە و خێزاندارن و سەرپەرشتی خێزانێکەکەن ئەوانە ئیسیسناکرانەوە ئێستاش بە تاکید ئاسانکاری زیاتر بۆ ئەوانە کرێت بۆ ئەوەی و ئەوانی تر هەر خانمێک پرۆژەی هەبێتن و بتوانێتن پرۆژەکە بەڕێوەبە بە تاکید پشگیری دەکرێتن و دەتوانێتن سودمەند ببێتن. بەڵێ زۆر باشە. خات و هەوار ڕەنگە هەر لە ڕابردۆ هەتا ئێستاشی لەسەر بێت تێڕوانینی کۆمەڵگە بۆ خانمان بەو شێوەیە بوو بێ کە بڵێ خانمان سروشتیان وایە کە زیاتر بۆ کاری ناوماڵ بۆ ئاگاداربوون لە مناڵ بۆ پەروەردەکردنی منداڵ زیاتر گونجاوبوون بە بەراورد بەکارکردن بەدەرەوە. پێتان وایە سروشتی ژنبوون یا سروشتی خانمان بە شێوەیە کە ئەو وزە و توانایان تێدا لە هەمان کاتدا هەم ئاگیان لەو کار و بابەتانە بێ کە تایبەت بە ماڵ هەیە و لەگەڵیشیدا کاری دەرەوەکەن و هاوسەنگێک ڕابگرن؟ دڵنیاییەوە سێریکە ئێستا بە دڵخۆشیەوە خەڵک زۆر وایە و زۆر تێگەیشتووە ڕەنگە جاران بربەست زۆر بوو بێت و تواناکارمان شارڕابێتەوە بەڵام ئەگەر ئێستا بەراورد بکەی هەموو ژنێک من خۆم تاقێک دەوامەکەم دواتر کاری چنینەکەم ماڵ بەڕێوە ئەبم چێشت لێ ئەنێم 4 مناڵی جوانیشم گەورە کردو و ئیتیزاماتێکی زۆریشم هەیە و هەمووشی سێریکە مناڵ یەک تۆز خواری هەبێ ئەڵێن دایکی ئەبوو پێی بڵێ یعنی هەموو شتەکان ڕوو لە دایکەکە زۆر ڕاستە ئەڵێن دایکی ئەبوو فێری کردە هێشتا گوێم لە وشەی باوکی نەبووە من لەناو کۆمەلگای کوردیا نە ئەبوو باوکی وا بکە هەمووشی الحەمدوللا هەموو شتێکی زۆربەی کە مردیشی با بڵێن موجودە و ئیشیش ئەکاو لە کارایە ئەو ژنانی کە تاقە وزەی خۆیان هەیە یعنی لە بەپێی پێویستکاری خۆیانەکەن و هەموو شتەکان بەجێبن من ئەڵێم بکرێ ژن مسایترترە ئەگەر بیخەیتە سەر کار وەک لە پیا و هەر لە کۆنەوە ئەو با بڵێن ناوی پێسپێراوە ئەڵێن هیلاکە ماندووە لە کار بووە ئەی ژنەکە هیلاکە ماندووە کار ئەکا یەکەوە بە پەلەپەل من خۆم وام یەمەوە بە پەلەپەل چالێنە چێش لێنێ اینجا ڕستێک وەرگە و بڕۆ سەر ئیشی دووهەم دواتر وەرنانی ئێوارە حازر کە و شەوتۆرە سەر ئیشەکەت ئێمە تا سعادەی شەو کارەکەین بە حکومی هەموو کوردستان ئۆردەرەکانمان باشە خاتوار ئێستا ڕەنگە خانمان کە چاویان لە بەڕێزت بێ پێیان خۆش بێ کە ئەوانی وەکو تۆ کار بکەن یا وەکو تۆ سەرکەوتوو بن خانمێکی سەرکەوتوو بن نهێنی سەرکەوتنی تۆ بۆچی ئەگەڕێتەوە؟ وڵدانە زۆر هیلاک بووم ئەمێ لێرە بە خانمان بڵێ من زۆر متمانە و کۆڵ نەدەن بەڵێ من یەکەم جار پەیجێکم دانا تەسەور ئەەکەی دەیان مەسج بۆ پیاوەکە مەهات نابێژنەکە و دەرکەی ئەیب نییە دەرەخستووە ئەوەتی بابە لە ماڵخوا ئیش ئەکە یعنی سێکە ڕێگرەکان لە کێوە دەست پێەکە دەیان نەهامەتیم بڕیوە ئەنوا شتم بۆ پێچنراوە بۆ منەکەوایەکم پێچنراوە بای کۆڵە پارەوتێتی لە کاتی دیاریکراوەمێ کە تەلەفۆنم بۆ کورە تەلەفۆنەکەی داخستووە کۆڵم نەیاوە یعنی ئەنوا شتی ناخۆش و مؤسسات کە خۆم حاضر کردو بۆ پارێت تێچۆکی هەبوو لە مەعاشەکەی خۆم مەوادەکەم بۆ کڕیوە شتەکەم بۆ دروست کردو دوای ڕقەمەکە ڕقم نەبووە یعنی هی کەسێکی دیاریکراو نەبووە قفڵی کردووە یعنی تووشی سەدماتی زۆر بووم لە ژیانە بەڵام الحەمدوللا چونکە کۆڵنە دەربووم و پێویستیم بەوە بۆ مناڵەکانم جوان بەخێوکەم پێویستیم بۆ بڕە پارەیە بووە وردە وردەوای لێ هاتۆ ئێستا ئێمە ئەتوانین خەڵک لە لای خۆمانەوە والیە بکەین بتوانێت کار بکە بتوانێت بچنیە بتوانێت لە دەستی ئێمە ئیسیفادە بکە جگە لە مانشکە باسەکە هاندان ڕۆڵێکی سەرەکی دەبینێت لە سەرکەوتنی خانماندا مەڕۆخێن ڕاست دەماندوو ئەبن بەڵام بەری ماندوو بوون زۆر خۆشە کە تۆ بە کەس نەڵێ بێ زەحمەت پارەی تەکسیەکەم بەری ئەچمە دەرەوە زۆربەی خانمان بەبیانی بە مێردەکەڵێ 10,000 بۆ دانی ئەچمە دەرەوە نەخانم گیان کار بکە ئیشکە هیچ ئیشێک نییە ماندووبوونەکەی وەرنەگریتەوە ئەی چنی سەرف نابێت ڕەنگە عیب نەبێکە هەنێ ئیش هەیە درستە بەداخەوە ئێمە ئیشەکان زۆر لە خانمانی کوردستان سندراوەتەوە وەکو ئێستا کاک نەزمی جەنابەت ئاماژەتان پێەیە بۆ نمونە هەرچی جوانکاریەکانە بە خانمانی دەرەوەیە هەرچی بازارەکانە ئەو تا ئەبینی خانمانی شارنشینەکەی تیانە
لەبەرێ ئەوان بەکەمترێک ئەیکەن یا ئەوە تا زیاتر هەلیان بۆ ڕەخساوە یعنی با بڵێن زەختی کۆمەڵگیان لەسەر نییە ئەوان هاتوونە تا ساحەکەەوە یعنی چی ئیشێک ماوەتەوە بە خانمانی ناو شارەکە لە ماڵەوە یانەوە تا خارێکی هەبێ ژێرەکەی خۆی بکە گەراجەکەی بکە بە دوکانێک یانەوە تا لە ماڵەوە کارەکانی بکە و بە ئۆنلاین بینێرێ من لە هەشتای بێکاری خانمانەگەڕێنەوە بۆ ئەو لافاوە خانمەی کە هاتۆتە ناو کوردستانەوە ئەمە زۆر ڕاستە ئێمە ئەنانێت نییە ئەمە زۆر زەرری هەیە بۆ سەر باری ئابووری خانمانی کوردستان سێریکە ساڵۆنێکە چی پڕە لە سووری لوبنانی وەرحاڵ هەموو شوێنەکان دوو خانمی ئەوانەی خۆمان زۆر جار پاکەنەوە زۆر جار من ماسیحیان بەدەستە بینم ئەمە تاوانە من خانمەکەی خۆ ماسیحای پێ بۆ یەکێکی لەسەر کورسی قش ببڕێ یەکێک کاشێری مارکێتێ بێت بەڵام خانمەکەی خەڵکی سلێمانیان هەولێرە پاکی کاتەوە ئاخر ئەمە تاوانە ئەبێک یعنی با بڵێن شتێک بۆ ئەمە دابندرێ حدێک هەلێک بۆ ئەمە دابندرێ ینی با بڵێن مستەوای خانمی خۆمان تۆزی پێی بەرز بێتەوە کە ئەوە نەکات ئەوە ناکە مەجبوریەتە ماڵەوە لە ماڵەوە خەریکی ئیشی خۆی بێ بڕواکە خانمیەوەی سابوون دروستەکە مۆم دروستەکە مۆم ئەکرێ لە بازار ئەهێنێ قالبێکی جوانی بۆکە تێکە ئەهێنێ بۆ من خواداتە هاوار ئەمە ڕێکلامێکم کۆڕان بەسەر چاو گرنگەوەی تۆ ئیش ئەەکەی یاعیسەیکە داریوە قورگم پڕە لە گریان کچێکی جوان شەهادەی پێە خەریجی بزنسە خەریجی قانونە یە دڵێ دادە هاوار من خەریکی سابوون دروستکردنم هەموو گیانم ژانەکە کە نەتوانم پارەی بەمێ خۆتوانم هاوکارێکی بکەم من ئەڵێم بابەرپرسەکان بە خۆیانە بچنەوە کە هەلێک بۆ ئەم وەزعەدا بنێن خانمانی ناو کوردستان تۆزێ بێنەوە سەرەوە کەواتە خانمانی کورد یان بڵێ خانمان لەنێو کۆمەڵگەی کوردیدا خاوەن بەهرەن پێویستە پەرەی پێ بدرێت زۆر خاوەن بەهرەن چونکە مێشکمان زۆر زیرەکە لەم ئاوهەوا جوانەوە پەروەردە بووین ئاوهەوای کوردستان زۆر غێر طبیعیە بۆ مێشک و بۆ زاکیرە خواردنیشمان زۆر یعنی ئەمانە زۆر تەسیری هەیە لەسەر زاکیری ئینسان و زیرەکی بڕۆ هەرێکیان بدوێنە هەمویان فەیلسوفێکن بۆ خۆی هەمویان لە بوارێکا زانن بەڵام هەلەکان نەگونجاوە ڕێگریەکان بربەستەکان چاچی گەشەی پێنەدراوە پەرەی پێنە باشە باش بۆلێک کاک نەزمی لە ساڵی پار هەڵە نەبم لە مانگی نوێە بۆ ئەنجومەنی وەزیران لە دانیشتێکیدا لە کۆبوونەوەیەکیدا کە لەسەر چەند خاڵێک گفتوگۆ کرا و قسەی لەسەر کرای یەکێک لەوانە پەرەپێدانی تواناکان بوو دواتر ڕەخساندنی هەلی کار بوو یەکێکی تر دیاریکردن و دەستەبەری کۆمەڵایەتی بوو جا پێم خۆشە لەم بەرنامەیەوە ئەگەر بکرێت بە کورتی ئاماژەیەک بۆ خاڵانە بیت کە چیتری تێدا باس کراوە کارکردن لەسەر ئەو خاڵانە و هەنگاوەکان بەکوێ گەیشتون و هیچ یەک لەو بابەتانە هیچ خاڵێکی دیاریکرا و تایبەتی تیا بوو بە خانمان طبعا ئەوکو جەنابەت باست کرد بە بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەت بڕیاری 172 ئەنجومەنی وەزیران دەرچووکە تایبەتە بە پرۆسەی هەلی کار و بازاری کار و کەرتی تایبەت ئەم بڕیارە بەو شێوەیە کە هەموو خاوەنکارەکان پابەند دەکاتن بە 175 کرێکار و کارمەندانیان دەبێ دانیشتووی هەرێمی کوردستان بن ئەو نیشتیمانی هەرێمی کوردستان بن و ناکرێتن لە 125 زیاتر خەلکی بیانی تێدا کار بکاتن طبعا ئەو ڕۆژانەی ئەمە ڕێنمایی پێ دەرچووە لەلایەن وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە و ڕێنمایەکە ڕەوانەی وەقاعی کوردستان کراوە طبعا پاشەوەی کە بڵاو دەکرێتەوە لە وەقاعی کوردستان دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە کە هەموو خاوەنکارەکان دەبێت پابند بن بەوەی ئەم ڕێژەیە لە پرۆژەکانیاندا هەبێتن 175 بەلایەن کەمی 175 هاونیشتیمانی هەرێمی کوردستان و نەوپەڕی زیاتر ناکرێت لە 125 کەسی بیانی بێت ئەمە بەڕاستی دەرفەتێکە چ بوو کوڕان و چ بوو خانمانیش کە زیاتر بێنە ناو بازاری کار و پرۆستەی کارکردن و بتوانن کار بکەن جگەلەوەی ئەو پرۆژانەی کە لە خوار چوار کەسی تێدا کارەکاتن بە شێوەیەک ڕێگە پێدراو نابێتن کە کەسی بیانی تێدا کار بکاتن واتە هەر شوێنێک کە دوو کرێکار یا خود دوو کارمەندیان سێ کارمەندی تێدا کار بکات دەبێ ئەو کەسانە هاونیشتیمانی هەرێمی کوردستان بە پێی ڕێنماکەم طبعا ئەمە بەڕاستی دەستکەوتێکە و هەلێکی زۆر باشیشە کە خانمان سودمەند ببن یاخود خانمان بتوانن پارە بە توانەکانی خۆیان بدەن و بێنەنەوە بازاری کار و لە کارکردندا بەشداری بکەنە بەڵام شتێک دەبی لەبیر نەکەین کە خاوەنکار بەڕاستی پێویستی بە بارەیە پێویستی بە متمانەیە پێویستی تەمانە مصاحب مەسلحەتە و ئێمەش بەڕاستی چ گەنجان چ کوڕ بن و چ کەش بن
پێویستە لەو ئەستەدابین کە بتوانین ئەو ئەرکانەی لە سەرشانی خۆمانە جێبەجێیان بکەینە. تەبان من وابینم بەڕاستی ئێمە لە چاو بەشەکانی تری عێراق لە هەرێم زۆر لە پێشترین لەم بوارەدا و چوەکو خێزانەکان چوەکو خەلکەکە چوەکو تاکەکان خۆیان کە متمانەیان زیاتر بەخوا چوەکو دەسەڵات وەکو حکوومەتیش کە هیچ ڕێگیریەکی نییە بۆ کارکردنی خانمان لە بازاری کاردا. باش کاک نەزمی سەبارەت بە خانەنشینان یاخود خانەنشینکردن بۆ کەرتی تایبەت ئێستا چۆنە و لە چه ئاستێکدا ڕەنگە لە ماوەی ڕابردوودا هەتا ئێستا خات و هەوار نەکار خانمان هەر بەعام گەنجان یاخود هێزی کار کاتێ هەوڵی دامەزراندنیان نابێت لە کەرتی گشتی لەبەر خانەنشین بوونەکەیەتی. ئێستا پێم وابێت خانەنشینان بۆ کەرتی تایبەتیش هەیە. ئەمە ئێستا گەیشتۆ بەکوێ تا چەند جێبەجێ کراوە تا ئێستا چەند کەس خانەنشین بوون؟ هەر بەخۆی پرۆستەکە نەکرد ئێستا هەر لە ساڵی هەفتەیەکە و بەردەوامە پرۆستەی جێبەجێکردنی یاسای خانەنشین و دەستەبەری کومەڵاتیدا. بەڵام شتێک باوە بەڕاستی جیاوازیەکە لە نێوان کەرتی تایبەت و کەرتی میریدا کە لە کەرتی گشتی خاوەنکارەکە تەنها یەک خاوەنکار ئەویش حکوومەتە. یعنی فەرمانبەری حکوومەت کە دادەمەزرێ ئەگەر لە سولەیمانی ئیش بکاتن و لە دهۆکیش بکاتن و لە هەولێریشیش بکاتن هەر ئەمان خاوەنکارەکەی هەر حکوومەتە. بەڵام لە کەرتی تایبەت خاوەنکارەکان ئەگۆردرێ لە سولەیمانی کارەکە خاوەنکارێکە و لە هەولێریشەکە خاوەنکارێکی ترە و کە دەچێتە دهۆکیش مەسەلەنیان دەشتە بەغداش کارەکە خاوەنکارێکی تری بۆ دروست ئەبێتن. لە پچڕاندن و لە بەردەوام نەبوونی کارکردن و زوو وازهێنان لە کەرتی تایبەت و چوونە بەجێ هێشتنی کەرتی تایبەت زۆرترە لەوەی لە کەرتی میریدا هەبێتن. بۆیە بەڕاستی کێشەکەی نەگەیشتنە تەمەنی تەقاعودی زیاتر دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زۆر دەگمەنە کە من ئەوانەی کە بەردەوام بە پێی یاساکە لە ناو چوارچێوەی یاساکەدا کارەکەن. مەسەلەن هەیە 10 ساڵ ئیشەکە یاخود 7 ساڵ ئیشەکاتن دواتر واز ئەهێنێت دەبێتە خاوەنکار و ئەو پارەی کە هەیەی 7 ساڵەکەی وەرەگرێتەوە تەواو ئەڕوە. ئەمە بەڕاستی زۆر کێشە دروست دەکاتن کەواتە ئەوانەی کە ئێستا خانەنشینەکرێن زۆربەی هەرە زۆریان چێن ئەوانن کە خوانە خواستە لە کاتی پرۆسەی کارکردندا تووشی پێکانی کارە بن یا خود وەفاتە بن نەمرێن ئەوانە دەچنە ناو یاساکە و خانەنشینەکردن. ئەوانی تر بەڕاستی بە پێی تەمان و بە پێی خزمەت زۆر کەمن کە بەردەوام بۆ بن لە پرۆسەی کارکردن. بەڵام وەکو من باسم کرد یاسای خانەنشینی هەموار کرایتەوە و ئێستا ئەم هەموارە لە ئەنجومەنی وەزیرانە و بەڕاستی ئێمە تەمەناکەن کە زۆر ڕەوانەی پەرلەمانی کوردستان بکرێت بۆ ئەوەی هەموارەکە تەواو بێتن و دەربچێتن. لەوێ بەڕاستی پابەندیەکان بۆ خانەنشینکردن کەمتر کراون لەوەی کە پێشتری هەبووە. مەسەلەن وار کراوە کە زۆر نزیک بیت لە کەرتی گشتی ئەگەر کەسێک 15 ساڵ خزمەتی هەبێتن و 45 ساڵ تەمەنی بێتن بتوانێتن خۆی خانەنشین بکاتن نەک 20 ساڵ بێتن وەکو کە پێشتری هەبووە. بۆیە هەندێک ئاسانکاری کراوە بۆ ئەوەی هەوڵ بدرێتن کە کەسەکان زیاتر سودمەند ببن لە خانەنشینکردن. بەڵام من بەڕاستی دەمەوێت ئەوە باز بکەم کە هانی ئەو کەسانە و ئەو برا و خوشکانە ئەکەم کە لە کەرتی تایبەت کارەکەن بەڕاستی حتا ئەگەر بۆ ماوەیەکیش لە کاردا ئەبرێن یا خۆت واز لە کار ئەهێنن پەلە نەکەن لە وەرگرتنی ئەو پاداشتەی کە هەیە و یاخود هەبووە بۆ وەرگرتن بۆ لەبەر ئەوەی بەڕاستی گەنجەکان من هەموو جارێوە ئەلێم گەنج ئەگەر 5 ساڵ لە پرۆژێکی شەکە 2 ساڵیش واز بێنی بە مستحقاتیان 5 ساڵە وەرنەگرێت لەبەر ئەوەی گەنجە و تازە لەوانەیە بتوانێتن لە شوێنێکی تر کار بکاتن بۆ بەردەوامبوونی پرۆسەکەی لەبەر ئەوەی خزمەتەکە ناڕوە و خزمەتەکە بەردەوامی هەیە حتا ئەگەر داش ببڕێ مافی خانەنشینی لە کەرتی تایبەت تا تەنها بۆ ئەو کەسانابێت کە دەستەبەری کۆمەڵاتیان هەیە بەتاکید یاساکە تەبان یاساکەش گۆڕانکاری تێدا کراوە کە هەموو دەبێ هەموو کەسێک سودمەند ببێتن ئەوانەی کە یەک کەس خاوەنکاریە ئێستا مەشمولن یعنی یەک خاوەنکار و کرێکارێک شمولە کرێت بەڵام ئەو کەسانەی کە خاوەنکاریان نییە ئەمیش ئەم لە هەموارەکە داهاتووە مەسەرەن زۆربەی زۆری خەڵکمان هەیە ئەوانی لە بواری بیناسازی ئیشەکەن یاخود لە
دوکانێکی ئیشەکات تەنها خۆی ئیشەکات لە ماڵەوە دوکانێکی داناوە تەنها خۆی ئیشەکات یان خانمێک لە ماڵەوە ئیشەکاتن بەڵام لە ماڵەوەیە دوکان و شتی نیە ئەوانیش دەتوانن بە ڕەزامەندی خۆیان داخلی پرۆسەکە بن و بەشدار بن لە دەستەبەری کۆمەڵایەتی. دەست خۆش کاک نەزمی بگەڕێمە لای خاتە هەوار کاتمان زۆر کەم ماوە پێم خۆشە ئەو قسانەی کاک نەزمی کردی وەکو کۆتا وتۆ لێم وەرگرت ئەمە شەرک و کۆتا وتە بێ بۆ بەڕێستان خاتەوە. من بەسمە ئەو پرسیارە بکەم کە ڕەنگە هەندێک نەکەرخانمان بە ئام کاتێکە کەسێک دەوێت کارێک بکە بۆ چوونێکی وای لا گەڵاڵە دەبێت کە دەڵێ دەبێت یان سەرمایەکی باشت بەدەستەوە بێ یاخودەوە تا کەسێک پاڵپشتت بێ یان لایەنێک پاڵپشت بێ. دەکرێت کەسێک لە سفرەوە دەست پێ بکات و دواتر بێتە خاوەن کاری خۆی و سەرکەوتوش بێ لە بوارەکەیدا؟ ئەتوانم بڵێم HL دیزاین لە مەعاش یەکەمی دەوامی خۆمەوە دەستی پێکردو 500,000 بوو بردمانە قەیسەری نەقیب یامان بە پولەکە و دەرجی و زەنیانە بەڵێ ئەمڕۆی دروست کردو بۆی بەڵێ لە 100% خاوەنی توانای خۆت بی ئەگەیتە ئەوەی کە ئەدەوێت بە مەرجێ کۆڵنەیت کۆسب زۆرە لە ئیشا لە ماندووبوونا بەڵام HL دیزاین بە شایەتی هەمووان نەپاڵپشتی هەبوو 9 ساڵ بۆیە لە ماڵی خۆمانە ئیشمان کرد تاوەکو بە ڕەنجیشانی خۆمان بگەینە ئێستا زۆر شوێنیش دەرگای خستە سەر پشوتی بڕاندەکەتان بێنە ئێرە بەبێ بەرامبەر وتمان ئەبێ خۆمان دروستکەین قسەی خۆشمان بردەسەر بەخۆشە لە هەموو خانمان بێ ئینشاءالله. دواوتەی خۆت بۆ خانمان چیت هەیە چیان پێ ئەڵێ بۆی کە بنە خانمێکی سەرکەوتو وەکو بەڕێستان؟ باشە من خانمانم بەگشتی زۆر خۆشەیە هەمویان ئاگادارن زۆر خۆشەویستیم هەیە بۆ هەیان پێیان ئەڵێم پارەی دەستی خۆت ماندووبوونی دەستی خۆت هەوڵ بدە بگەی ئەگەیتە ئەوەی کە خۆت ئەتەوێت بمەرجێ مەڕوخێ تکایە هەوڵ بن خاوەنی گیرفانی خۆتان بن. زۆر سپاس بە هیوای سەرکەوتن بۆ تەواوی خانمان بۆ هیوای کە هەمووان خاوەنکاری خۆیان بن. زۆر سپاس بۆ نەزمی موسا کە ڕێزیان جێگری بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ ئێمە دامادەم و زۆر سپاس کاک نەزمی بۆ بەشداریکردن لە بەرنامەکە لە ستۆدیۆش لەگەڵ مندا خات و هەوار محەممەد کە بەڕێزیان خاوەنکار و دیزاینەرن بە هەواری HL لاسراون. زۆر سپاس مادوان کرد سپاس بۆ ئێوەش کاتا ئێستا بینەرما بوون کاتێکی خۆش بۆ گشتلایەک تا خواتان لەگەڵ.